بەپێی چەندی ساڵ ئەزمونمان لە بواری یاسا و لە بواری هاتوچۆ پێم خۆش کە پەرتوکێکدا برم لە بواری پەرۆدەی هاتوچۆ لەبەری بەداخۆ ڕۆژداوەکانی هاتوچۆ ڕۆژان ڕوولاڵخشانە بۆیە پێما بوو کەڕەلەکەی پەرۆدە توانین کارێکی دروست بکەین هەرچەندە بەڕێبرەتەکانی پەروەردە هەمیشە هاوکار بوون لەگەڵ بەڕێبرەتەکانی هاتوچوە بۆی ڕووداوەکانی هاتوچۆ لە هەڵخشان نەکەن بۆ ئێمەشیان بیرۆخەمان بوو کە ئەم پەرتوکە بنووسنەوەی چەندی ساڵ لە خوێندنگاکانە سیمدەرمان پێشکەشە کرد پێمان باش بوو کە پەرتوکێک حازر بکەین پەرتوکێک بە شێوازێکی یاسایی بۆی نەوەکانمان لە داهاتوە ئاشنا بن بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ و هاتنیشم بۆ ئەم قوتابخانە لەبەری خۆمی خەمزار لەم قوتابخانە دەستم بە خوێندن کردووە و پەیامێکیشم هەیە بۆ وەزارەتی پەروەردەکە ئێوە مامۆسای ئێمە پەروەردەی وەزارەتی پەروەردەین بۆیە پێمان خۆشە هەرچی سیمینار و ئەوانەی بین لە پەروەردەکان دەست پێ بکەین ئێمە لە ڕێگەی پەروەردە و ئەتوانین خۆمان دروستکەین وەزارەتی پەروەردە ئەتوانێت کاریگەریکی زۆر باشی هەبێت لە کەمکردنی ڕووداوەکانی هاتوچۆ. ینی با بڵێن هاوکاریەوەت کراوە ئەم کتێبە بکرێتە منهەج لە قوتابخانەکانە و بۆ ساڵانی ئاینجە ببێتە منهەجێک و بخوێنرێ بۆ قوتابیانی سەرەتایی. ئێمە زۆر سپاسی بەزاری پەروەردە دەکەین کە بەڕاستی کتێبەکان بینی بەڕاستی زۆر بەدەمەوە هاتن زۆریان پێ باش بوو سپاسیان دەکەین کە بەڕاستی پێداچوونەوەیکی ئەکادیمیان ئەکادیمیان بەسەرا کرد کە زۆریان پێ باش و خۆیان پێشەکیان بۆ نووسی وەزارەتی پەروەردە مامۆستا حەسەن بەڕێوەبەری پرۆگرامەکان لە ئێستا بۆ هەی وەزعی حکوومەت و وەزارەتی پەروەردە نەتوانرات چاپ بکرێت بە شێوازی فەرمی لە قوتابخانەکانە بخوێنێ بەڵام ئێمە چەند نوسخێکمان لە چاپ کرد بە موافقی وەزارەتی پەروەردە ئینشاڵڵا لە هەموو سیمینار لە قوتابخانەکانە بخوێنێت هیوادارم لە داهاتووە ئینشاڵڵا بتوانین کە کاری باشتر بکەین بۆ ئەوەی سیستەمی هاتوچۆ لە پەروەردە بچەسپێن بۆ ئەوەی ڕووداوەکانی هاتوچۆ بەڕاستی زۆر ڕوو لە کەمی بکەن ئینشاڵڵا بەوەی سیستەمی هاتوچۆ ئەمڕۆ هەمووان پێویستمان بە سیستەمی هاتوچۆیە سیستەمی هاتوچۆ تەنها بۆ شۆفێران نییە بۆ سەرنشینانە بۆ مناڵانە بەڕاستی هەمووان پێویستان بۆ پیادەکانە بۆ ئەبێ هەمووان پابەندی یاسا بین هەمووانش ئاشنایی سیستەمی هاتوچۆ بین. کاکە بووبەکر لە کتێبەکەیە چ شارێک یاخۆ سیستەمی هاتوچۆی چه وڵاتێکت کردوتە نمونە تاوەکو خوێندکاران سوودی لێ وەربگرن و هەم گەورەکانیشەوە گومانی تێدا نییە کە هەندێک جار ئەتوانین بڵێ مناڵ نییە بێتەوەی ڕووداوەکانی هاتوچۆ گەورەکانە. ئەوەی ئێمە پەروەردەی هاتوچۆیە سیستەمی هاتوچۆ لە هەموو جیهانە دوو سیستەمە سیستەمی سکان ڕاستمان هەیە سیستەمی سکان چەپمان هەیە خۆمان لەبەر ئەوی لە کوردستان و عێراق سیستەمی سکان چەپمان هەیە ئێمە سیستەمی سکان چەپمان بەکارهێناوە ئێمە ئەو یاسا ڕێنمایەکان بۆ وڵاتانە بێت کە سیستەمی سکان چەپە پشتمان بۆ بەستووە هەم لە ڕووی دیزایانی شەقامەکان و دیزایانی ئەو وێنانی کە کردومان شەیوێنەکان کاریکاتێری خۆمان دروستمان کردو با بڵێن بە شێوازێکی ئەکادیمی و یاسایی بۆ ئەوەی مناڵان زیاتر لێوێنەکان تێبگەن و ڕوون بێ بۆیان.